مثلا لو معنى شائعي كأمره هي بريتي بلا شهواني نا دایکێک بەرامبەر بە ڕۆڵەکەی چۆن خۆشەویستی ئەجۆڵە کاتێکەوە ڕەحمی بەرامبەری ئەجۆڵێ سۆزی بەرامبەری ئەجۆڵێ وتێ خۆشەویستی ئەوێت پێ ئەناسێنە شتی وەها نییە وەکو ڕێگاکانی خۆشەویستی ناسینی خوا تاکە ڕێگایەکە کە بۆ ئەوەی ڕەب العالەمینت خۆش بوێ وەکو ئەوەی ابن قەیم بۆم باسکردن هەر کەسێ خۆی ناسی خۆی ناسی ئیلا خۆی خۆشێ دیارە لە خۆشەویستی چەندین ڕتبە و مەرتەبەی هەیە برایانم خوشەکانم ئاگاتان لێبێ یعنی عشقمان هەیە خولەتمان هەیە لە عەرەبیە حوبمان هەیە شەغفمان هەیە ئەنواع جۆر هەیە عشق جۆرێکە لە جۆرەکان خۆ تەواوی مانای خۆشەویستی لە ئەوە حوب کەلیمەیەکە هەر هەمووی ئەگرێتەوە بەڵام لە پەنای ئەمانە کۆمەڵێ یعنی مەرتەبە ئێستا خولە ئەخیر دەرەجەی خۆشەویستی بریتێ لە خولەت ها ئیبراهیم پێوترێ چی ها خەلیل الرەحمان گەیشتوتە دەرەجەیەکی زۆر بەرز لە خۆشەویستی خوایە ها لە مەسەلەی قد شغفها حبا یوسف عليه السلام لەگەڵ زوڵەیخا شەغەف باسەکرێ شەغەف پەردەی دڵە ئەو خۆشەویستیکەوە با بڵێن بە معنایی ئەمڕۆ ئەگەر بڵێن ئەو خۆشەویستە مەمنوعە ئەگەر بڵێن ئەکاتە چی کاتە شەغەف پەردەی دڵ ئەکا ناچێتە ناخی دڵ ئەو کەلیماتانە زۆر دقیقن کەلیمەی عشقیەکە لەو کەلیماتانی کە بۆ خۆشەویستی بەکاریە و ڕوتبەیەکە لە ڕوتبەکانی خۆشەویستی لە نێوان عولەمای خلافە لەسەرەوەی ئایا عشق بۆ خوا بەکاریە و بەکار نایە هەندێک وەها تێگەیشتون عشق تەنها بۆ جانبی جنسی حرام بەکاریە بەڵام نا عشق ڕوتبەیە ابن القيم ابن تيمية هم أنا كلمة عشق بكاريانا لبرامبر خوايا جل جلاله. واصل رسالة كتير دعاء الصلاة السلام عليكم. دلا كسك كتير خوش ببنية باك كبوي كنا كنجي والزواج ينبونا كنجا كنا بردبت. أجر خوش يسيق بالدلا قيناك. شلون خوش يسيق للدلا؟ طبعا دوستك جنيه هنا وتبي تشيو كردو وتبي نيويم طواكر. شلون نيوي طاوكر وتبي أخوان من رازي إيش تهيش قصينا يقول لك برا بس خوي رازي أيوة نيوي طاوكر فعلا نيوي لم برا نيوي لو برا دي قد بدأ مسألة خوشويستي هر خوشويستي كدرب بالربو يكتري اشتكينا دروسته أو هيج معناه يك خوشويستي تانية إنسان كان زور برسترن لويك بين خوان بتشكنا ولا بابتي جنسة أبي دائما عقل حكم كان نقدل كألم ضل مقصدم جانبي شهوانية شك إنسان زور كدلي أرواب بملا بولا بلام عقلي حكمي كي زور جوري نقدانيك هزاران دانا رو أداك تو الله يخوشم أوي أو الله يخوشم أوي لأخيرا ناقول جيبو يكتري كتشك جارك بوي باسكرم على ما وصل من كسيكم زور خوش أوي بيش منودو شو تابعني ناتو أنا مخو باش بابي خينا بيوري عقل كتي خوم ام كسبوتو اشياء ناشي كخصمانا بيوري عقل او كسا بين صلم من الترا اخ ناكري عقلا امنا قنجاوا راست لو اتيت ضل بيوي اما عقل تقبلي امناك يك الدنيا مشاكل بدو اخويا يعني قرفتاني كي زور بدو اخويا يعني لقل اما شاء طبعا من اورغين ناقرم شكو بيغمر صلى الله عليه وسلم يعني خديجة الصالة في من صلى الله عليه وسلم بسمين صالة إخواز يعني نيواني كيزول ونيوانها هي والطبيعي شيء قدو كسكلا يكتري تيبقى بلام لولاتي إيما كزياتر سيري الظاهر وسيري معناه وناخنا كين زور زحمة بلام تور سيري معناه بك آفرتك مثلا طوابي صفة جوانا كانت هي زور قوري دروست قنجك ها زور مثلا عمري قورتر لأفرتك بلام طوابي معنى كانت يا أبين للشخصيات كان قيشيك حالتك زور أسايا بلام بمرجع سيري معنى تيا بكرة نكسري نخ سين ظاهر بله تاسند خوشویستی حرام و چون خومانی رزگار کی تقريبا أنا دوبارن همويان همو جوركاني ممنوع أكره چار سركي كيت خوشويست زور أزانا بتو داويبك أو چار سركي
يعني وزۆر سیرکەن برایانم وەڵا گەنجی وڵاتی ئێمە مردووە لە پرۆسەی خوێندنی ئەمڕۆیە سیرکن چەند ساڵ 6 ساڵ قەیناکەەوە مناڵیە لە مەکتەبە شمولی ناکە 6 ساڵ ئیبتیدائیە 6 ساڵ دواناوەندی هەتا دواناوەندی تەواوەکە ئەوە کردێت چەند 18 4 ساڵی کولیە تەواوەکە چەند 22 ئەگەر هیچ نەکەوتە بێ ها زەمەنی ئێمە یاڵە دوای ئەوە هیوایان هەیەڵێ وەڵا بە ماستەریش تەواوکەم 3 ساڵی تر یەخاتە بان باشە یعنی عمرێک تەواو ئەڕوا يعني قوة وطاقة أروى دواتر اشتاق نامينته يعني لما سأل زواجه يعني حتى أفراد يعني قيشية كان لكلية يعني بمردي هبه زور طبيعية إما للنظري إما وأزانين أفراد أجر شوي كريت النابي بخينه كرجلي أنا نابي بخينه وهانية ما عبد الباقي هرتلي بيا زور عالم بولا رانية أو كسيك خلق الرانية أو داروبرة نابي بيستو حتما هم جاري أي فرمو والله من كاتك كجنم هنا جاء أوايا فرمو وزوقهم كوتا سر خيندن أي زور تشك زوقهم كوتا سر خيندن يعني مرسي أي والله بيش أو أي زور كد زور شتبو نم أزاني دواي خوا درجاي لكردمو لبروا يعني زور جرينجا مسألة شهر سر لو بابتا بريت يدو بيز ناكا خود ماندو كي بيز أو ناكا بير كيتو بير جنجي ما زور بيركاتو ولا بارو معاش الله باشا من معاش من شلون جن بخيوكم بابا خوا بخيوك جن زور بالتوكل منش خوم كجنج من وكو اوام اود كاتك خزاندار ابي رزقي وها ارجي بسرت توقعناكي يعني افرتك هذا باشا امبيا واجر معاشي نبي شلون شوي بيك يعني عينشت والله اشتواد تصورناك يعني كاتي اخوي قال رزقي وهاد هو انيري اخوان وعدي دا ولا نيوان اودو كسر رزق دروسك بس توزي همته وغيرتي ما صار سايق سر وشيء من كجد خراف إنسان زود وبركاته والله ضل إلى بعرس بيولوجي إنسان ده هاتوات كبلي منها مش تقدوانم باش ولا تواني زورش بوي كأو همتت هبه من دوسرة بريان وش كان من كلمة من دوسرة شون منك من هي باش منك من هي خراب من لهمتها أبي زور قوربه بۆ نمونە لە فەلسەفەی مرۆڤ هاتووە ناتوانم نازانم ناکرێ نابێ ئەمانەی تیان نییە هەرچی بێ ئەتوانێ بیکە بەس هیممەت کا تەواو کردوێتی من زۆر گەورەیە بەڵام من کاتێ خراپە کە حەقی منەکانی تر بخۆ ئەم کاتە خراپ حتا لە مەسەلەی خۆشەویستیە بۆ من خۆشەویستی حەز ئەەکەم بس آخر مني كتير لك داركم كمني كسايتي كتير لبروا مسألة من أقرب لين إنسان بو ذاتي خوي من زور قوري بكاري بيني بلام لبرامبر غيري خوي أجاي لمني غيري خوي به انضباطك ترتيبك كيفك في غمر صلى الله عليه وسلم قاعدة وداني حتى لما سلي خوش بستيا أحبب حبيبك هونا ما عسى أن تبغضه يوما ما كاتك كسيك خوش ويس شتێکی تیا بێ هەڵەرەوە چونکە لەوە چ ڕۆژێ ڕۆژان ڕقل لێ بوو شتێکی تیا بێ هەڵەرەوە چ ڕۆژێ ڕۆژان خۆشە بێ لە مەسەلەی کەلیمەی منە ئاگاتان لێبێ من کە ئەڵێن زۆرمان خۆش بێ و ئینسان بە تەبیعەتی خۆی خۆشەویستی بۆ من هەیە ئەبێ لە بەرامبەرە زۆر ئاگای لێبێ ئەم منە سەری نەبا بۆ شوێنێکی تر کە منەکانی تر پێشێلکە خۆشەویستەکەی بۆ ئەمی شتێکی تیا بهێڵێتەوە کە ئەویش ئەوەی حەقی غەیرەکان بپارێزێ تو بسالك راو دابا تو دابا درس الاخوه هذه درس خوشويستي لله بلا جدي بتوا ترس خوشويستي وترس الرحمة ورغبة الرهبة همو أمانة للا إنسان جيكي أبيته بلام أمانة مرتبا مسألة خوشويستي خوا طبعا بابتك زور قورية لا بابەتێکی عرفانی زۆر گەورەیە کە ئینسان نازانێت لە چه سوچێکەوە دەست پێ بکە بە ورتر ئەگەر لەگەڵتانە چەند نقطەیەک باسکەم خوا جەل جەلالوه لەبەر ذات ئەبێ خۆشمان بوێ خۆشەویستی بەڵام جاری وا هەیە نەگەیشتوێنتە ئەو ڕوتبەی لەبەر ذات خۆشمان بوێ تەماعی بەهەشت ترسان لە جەهەنەم رحمتي بينين رحمتي خوا بو قوريه ها ترسان لغضب رب العالمين
ئەمانە وات لێ ئەکا هەنگاو نزیکت ئەکاتەوە لە معریفەتی خۆ لە دوای معریفەتی خوا خۆشەویستی خوا جەل جەلاله بۆیە کاتێک ئەڵێ خۆشەویستی و ترس لەوە چێت تۆ بڵێ ترسام لێ نا دێ من نمونەیەکی زیاترە بۆیانەوە مناڵێک لە باوکی ئەترسێ ناترسێ ئەی خۆشی ئەوێ یا خۆشی ناوێ هەردووکیانی تیا جێگا بێتەوە لەبەرەوە مەسئلەی خۆشەویستی و ترس ڕەحمەت و ترس هەموو تیا جێگا بێتەوە زیاتر مەبەستی ئەو ئاەتەیە کە دەڵێ جەوف کە لە ڕێگا توش دینەبێت ئاەتێک لەو ئاەتە حەدیثە نا ئەڵێ دوو دڵ نا دوو دڵی خوا لە هیچ جەوفێکە لە ناخێکە دروست نەکردووە لە ناخێکە دوو دڵ نییە یەک دڵ هەیە طبعا مەسئلەی دڵ قەلب ڕۆح نەفس ئەمانە بابەتانێکی زۆر مفەسەلن ئایا جیاوازیان چۆنە چۆن نین مەسئلەی قەلب دڵ خوا جەل جەلالوه با بڵێن جانبی عەطفی ئینسان لە دڵە دایناوە دڵ با بڵێن ئەیکەینە کانگایەک تیایە داناوە ناکرێ قەلبێک یا جەوفێک دوو دڵی تیابێ هەر یەک دڵی تیایە بەڵام ئەم یەک دڵە طبعا دڵی معنەوی ئەم دڵە گۆشتە ناڵێم ئەوە هیچ نییە دڵی معنەوی ئەم دڵی کە خوا جەل جەلالوه دایناوە سەدان شت لە خۆ ئەگرێ و نییە یعنی ترسیش لە خۆ ئەگرێ ئەعمال القلوب لە شەرعە لە بابەتە فقهیەکانە یان لە بابەتی تەزکیە بابەتێک ئەخوێننەوە پێی ئەوترێکی ئەعمال القلوب ئەعمال القلوب کامەیە خۆشەویستی ڕقلێبوون ترسان ڕەغبەت اینجا زهد زۆر بابەتی تر لەم بابەتانە هەر هەمە پێی ئەوترێ ئەعمال القلوب واضحە کۆمەڵێک کردەوەی زۆر لەناو دڵە هەن چۆن دەست ئیشەکە زمان ئیشەکە دڵیش کۆمەڵی ئیشی خۆی هەیە پرسیارێکی تری دەڵێ ئەو هۆکارانە بڵێ کەوا لە گەنج دەکات سەر بکێشێ بۆ ئەو خۆشەویستە کەمێک لەو هۆکارانە لە ڕاستیە ئەکرێ بڵێم سەرەکیترین هۆکار بریتیە لە تێکەڵاوبوونی نێرومێ ئەو تێکەڵاوەی کە ئەمڕۆ وجودی هەیە لە زانکۆ پەیمانگا لە دائیرەکانە لە سوورەکانی ژیانە ئەمەوەها ئەکات کە وردە گەنجەکان فێری ئەم فێڵە ببن لەگەڵ یەکترە یعنی لەگەڵ یەکترە ئەم خوێندنەوە ناتەبیعیان بۆ دروست بێ سیر کە ئەگەر دوو کەس لە شوێنەکە بن وردە نزیک بوونەوەیەک دروست ئەبێ بتەوێ یان نەتەوێ بەهۆی ئیشەوە بەهۆی کارەوە بەهۆی خوێندنەوە بەهۆی ئەنواع کەلیمات لە نێوانە ئەگوزەرێ دڵیش زۆر ناسکە پەردەکەی بەتایبەتی شەغەف کاتێک ئەزانی پەردەکە لە دەست ئەدرێ ئەڕۆ لەبەرەوە زۆر گرنگە مەسئلەی دڵ ئاگامان لێبێ و مەسئلەی یعنی هۆکاری تریش ئیمان لاوازی ئەکرێ مەسەن بڵێن یەکێکە لە هۆکارەکان بەڕاستی گەنج ناخی خۆی بەتەواوی نەناسیوە یعنی ئەگەر وەرە ئەو هیممەتە جوانەی کە لە ناخی گەنجە هەیە وەرە ئەگەر تاقەیە سەرف کە وەڵا وڵاتێک ڕزگار ئەبێ بە هۆکاری گەنجێکەوە ئەی کاتێک کە ئەمە ئەڵێم خۆم تەریق ئەبنەوە لەم ڕۆژانە من مەقالەیەکی گوڵانم خوێندەوە تەمان گوڵان محەممەد فەتحوڵڵا گوڵان ئێستا لە 137 وڵاتە بزوتنەوەکەی ئەو تێکۆشانەکە و ئیشەکە بابەتێکم خوێندەوە زۆر سەرنجی ڕاکێشام طبعا ئەو تەنها 3 سەعات ئەخەوێ لە شەو ڕۆژێکە لە 80 ساڵ عمری تەجاوزی کرد ئەڵێ کاتێک کە ئەم 3 سەعاتە ئەخەوم لە شوێنێکە ئەخەوم کەس نەمبینێ بەس خوا ئەمبینێ زۆر شەرمیژەکەم لە خوا کە ئەخەوم ئەی ئێمەی گەنج یانی کاتی ئینسان وەڵاهی ئەوەی ئەو ئەخوێنێتەوە تەریق ئەبێتەوە پێویستەکە ئێمەش بەڕاستی گەنج همەتی خۆی بەرزترکە بابەتە علمی و معریفەکان زیاتر یعنی برەو پێ بدە ئێمە سیر کە لە کولیاتە ئەگەر دوو بە دوو پێکەوە قسە بکەین یان دزەکانی کاتی ناو کولیە یعنی دزەکان کاتێکەوە هێرشمان بۆێنە ڕەفیقە ئایا مامۆسایە ئایا ڕێستە زۆرەکانە ئایا سەفراتی علمیە هەر شتێکەیە کاتێک سیرەکەی کاتەکانمان چۆن بەسەر ئەبرین لەگەڵ یەکترە بەردەوام قسە ئەەکەین قسە لەگەڵ یەکترە ئەگۆڕینەوە لایەنێکتر هەیە زۆر گرنگ بێ ئەویش ئەوەی ئێمە ئەو کاتانە بە معریفەوە سەر بکەین آخر ئینسان ئەگەر بەتاڵ بوو بەتاڵ زۆر خەتەرە لە مەسەلەی جوڵانی شەهوەتی ئەوە کەسێک
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر جانیبی شەهوانی زۆر بە ڕۆژوو بێ ژن بێنێ مەسەن نەیتوانی بە ڕۆژوو بێ بۆ بە ڕۆژوو بێ بە ڕۆژووبوون مەشغوڵی ئەکا برسێتی مەشغوڵی ئەکا لە شەهوەت لە بیری ئەباتەوە لە ڕووی تری لە ڕووی علمیشەوە باسی ئەوە کرێ کە خودی برسێتی بوون مەسەن جانیبی شەهوانی ئینسان لاوازەک بەڵام لە وهلە یەکەمە ناتەمان لە وهلە یەکەمە زۆر بەهێزی ئەکا دواتر کەمی ئەکاتەوە کپی ئەکاتەوە سێ کە من مەشغوڵ نیم چەند دەرسێکمان هەیە مەرزەمەکانی من بین خۆم تەریقەمەوە 5-6 لاپەڕێ ئێ لە کولیە ئێستا ئەمڕۆ ئاوای لێ هاتووە جاران ئەیان و 3 مجلد کتێب داخڵە لە یەک دەرسە نیوەی عمری ئەفەوتان فریان نەئەکەوتی ئەمما ئێستا چەند لاپەڕەیەکە 2 سەعات سعی بکەی کفایەت ئەی کاتەکانی ترێ ئایا تۆ کەسێکی پرۆژەت هەیە بەرنامەت هەیە ئیشەکەی خزمەتەکەی یان هیچ بەرنامەت نییە کە هیچ بەرنامەت نییە مەجبوری خۆ مەشغوڵکەی بە بەرنامەیەکە و بەرنامە نییە ئەخیرەن کوێ جانیبی شەهوانی ئینسان زاڵە بێ بەس وەرە ئەگەر کەسێ بەرنامەی هەبێ یعنی خاوەنی فکر بێت ناتوانێت دانیشێ مەسەلەن بەنانە تەنتاوی ئافرەتێکە زۆر ماوە پرسیار باسی ناکەم بەنانە تەنتاوی ئافرەتێک بوو طبعاً خێزانی مفتی گەورەی کچی مفتی گەورەی میسر علی تەنتاوی ئەم تەنتاوی ئەخیر نایە تەنتاوی مەشهور الکەبیر هەبوو طبعاً ئەم ئافرەتە زۆر داعیەکی عەجیب و لە فکری خۆیە تەوا زۆر گرنگە خێزان کە ماڵی پێکەوە نا لەسەر فکر پێکەوەی بنێ نەچێ لەسەر مەسەلەن سێری معناکان بکەین جا پێکەوەی بنێ بۆ چونکە دواتر ماڵەکە بەرهەم ئەدا ئەمیش لەگەڵ کەسێکە گەنجێکی زۆر داعی چاک لە میسرە بوونە خێزانی یەکتر طبعاً بەردەوام خەریکی بانگەوازکردن بوون لە ئەخیرە ئەم گەنجە گیرە کە گیرە بەنام تەنتاوی نامەیەکی بۆ نارد نامەکە چی بۆ نووسیوە ئەگەر ئافرەتی لە ئێمە بێ نووسێ کورە پیاوە کە بە قورئان وەزعم زۆر شپرزە وەڵڵا لە دوای تۆ وێرانە ئەم چی بۆ نووسی تۆ پیاو ئەبێ بە بەرزی بژی بە بەرزی بمرێ ڕاستە ئێستا تۆ لە من دووری زۆر بێخەمبە ئەو خوایی کە لەگەڵ تۆیە لە ناو سجنە هەمان خوا لەگەڵ منایە لە دەرەوە خزمەت کە لەوێ ئەگەر بانگەوازت پێ ناکرێ پەروەردەی نەفست کە لە ناو سجنە منیش لە دەرەوە لە بانگەواز ناکەوم دوای فترێک ئەم کەسە لە سجن هاتە دەرەوە هەر چۆنێ بوو دەرچۆ دەرەوەی میسر کە چوە دەرەوەی میسر بووە داعیەکی زۆر چاک لە ئەوروپا دواتر تووشی شەلل هات لەسەر جێ کەوتو بوو یەک کەس نەبوو خزمەتی کە بەنانیش لێ دوورە نامەی دووەمی بەنان بۆ نارد ئەزانم ئێستا کەوتووی هیچ خزمەتێکیشی پێ ناکرێت کەس نییە شتەکانە بۆ بنووسێ و مەرکەزەکە وەستاوە بەڵام پێت ئەڵێم ذیکری ڕەب العالەمین بکە مرۆڤ نابێ یەک لەحظە بوەستێ نابێ بوەستێ ئەو کاتێک کە شەلەلیشی هەیە ئەبێ دڵی لەگەڵ خوایە بێ منیش هەوڵ ئەدەم بگەمەلات دواتر بەنان گەیشتە لای هەردووک پێکەوە ئەو قسەی ئەکرد و بەنان ئەینووسی بە تاقی تەنها 2 کەس منەظەمەیەکیان ئەبێ بەڕێوە سەدان ئافرەت لەسەر دەستی بەنان خوا هیدایەتی دان یعنی لە شەستەکانە یەکێک لە دوعاتی زۆر مەشهوری ئەوروپا کێ بوو بەنان تەنتاویە دواتر زانیان ئەمە چارەی نییە ئەمە لە هەر شوێنە بە ئیشی خۆی ئەکە چەند کەسێک چوونە سەری خۆی و مێردەکەی لە شەوێکە هەردووکیان شەهید کرد کۆتایی ژیانیان لە پێناو فکرەکەیانە لەحزەیەک ئەم ئافرەتە ژیانی خوێنیتەوە وەستانی نەبووە هۆکارێکی زۆر گەورە لە مەسەلەی ئەوەی کە بۆ گەنج توش ئەبێ ئەخە بەرنامەی نییە ئەڵێ باشە چی بکەم جا ماوەسە هەر کتێب بخوێنەوە من ناڵێم هەر کتێب بخوێنەرەوە ئیشکە بە خاوەنی بەرنامە بی وەڵا کەسێ خاوەنی بەرنامە بێ قەت دانانەوێ تۆ وەرە ئەگەر تۆ سەری بەرنامەی ئێمە دینی ئێمە چۆنە ئەو دینەیە ماندووبوونی تیان نییە و ئیسراحەتی تیان نییە فإذا فرغت فانصب ئەو لەحظەی کە لێ بوویتەوە دەست پێ بکە فرغت يعني فراغ فانصب يعني هەسەرەوە دەست پێ بکەرەوە یعنی نییە وەستانە نییە تۆ وەڵا کاکە بەخوا ئەم مانگە مانگی ئیمتیحانات بوو بەخوا مانوو بووم با 2 ڕۆژ بخەوم چۆن شتی وایە بێ خۆ خەو گێڕانەوەی نییە دەرچوو تەواو لەبەرەوە پێویستە یان ئینسان بە بەرنامە بێ ئەو ئیشەی تەواو کرد ئەو ئیشەی تر ئەو ئیشەی تەواو کرد نەوەستی لە ژیانە کە وەستای بیر ئەەکەیتەوە بیر لە چی ئەەکەیتەوە ئاخە بەرنامەت نییە لەبەرەوە پێویستە گەنج خاوەنی پەیامێک بێ بەڕاستی چ نێر چمێ لە پەیامی بەرامبەرەکەی گەورەتر دەڵێ 2 کەسێکیان خۆش بێت بەڵێن بێگدەن
دواتر زەواج بکەن لەسەر ئەو بەڵێنی کە بەیەکیان داوە پێ جەواز گوناهبار دەبن یان نا هەر بە کورتی ئینشاءالله نازانم چۆن بەڵێن بەیەکەیەن حتمما قسە لەگەڵ یەکەکەن بەڵێن بەیەکەیەن نادروست و حەرام چی بەڵێنێک اینجا کی ئەڵێ بۆ یەکتر ئەبن والله مسائلی وهم لە عزیزان والله وەتان باسکەم قەناعەتکەن جاریەوە بۆ شەو تا بەیانی گریاوە مسئلەی ئەو هەم لەلایە باشە هەر لەبەرچی لەبەرەوەی وعدیان جاران بە یەکتردا وەنەگونجا دواتر کوڕەکە ژنی هێنا کچەکە شووی کرد بێوەفایی کرد گەنجێک تەلەفۆنەکە ئەگریێ ئافرەتێ تەلەفۆنەکە ئەگریێ ینی هەیە زەواج ئەکا ئاخر ئەو وعدە جاری وایە بۆ تۆ نابێ دواتر خیانەتی زەوجی لە دروست ئەبێ لەبەرەوە ئەو دەرگایانە بۆیە شەرع هەمووی داخستووە ماڵەکان بەوە نەبێ دروست نابن مامۆستا پرسیارێکی شخصی لە خۆی کردووە لە تۆ کردووە کوڕێک زۆر داوای خۆشەویستی دەکات ئەگەر ڕازی نەبم بەڵام ئەگەر دەزانم ڕازیم دەتوانم ئەو کوڕە بگێڕمەوە مسلمانی کەم چاکی کەم بەڵام دیسم سەر بکێشێت بۆ پەیوەندی ناشەرعی دەڵێت چی بکەم بەڕای تۆ مسئلەی دەعوە و بانگەواز زۆر گەورەترە لە بابەتی پەیوەندی و داوای عیلاقات و ئەوانە واللهی ئەگەر بێت و ئەو بابەتە بێتە ئارا هیچ کەسێ ناتوانێت هیدایەتی هیچ کەسێ بدە واللهی ئێستا من خۆم بۆ خۆم لە ناخەوە ئەسا دەڵێ هەموو شتێکم بە قسە دەکات نا ئەو شتانە کاتینە و درۆن ئەو بنیات ما بني على الباطل فهو باطل قاعدة شرعية وش تبني على سبب طالب إن جاء الغاية لا تبرر الوسيلة غاية لشرع إما جوازي ما لا خلق هالشيء خلق علينا ماركسيد مثلا على الغاية تبرر الوسيلة باشا غاية وبس غاية كم مهم بيتر بتشر غاية بي أجي بيبقى مثلا أتبع الدولة من بي دزي أكي شلون أكي مهم بيبقى بس لدينا وانية كأتبع الدولة من ببي أبي بالرجاء الشرعي خويا دربشي إن جبابتي أويك بلي والله أم كسا هداية أدري لسدسي من أمانة هداية بدز رب العالمين وأكري إنسان ممكنة يعني آفرتك بتوانا صدان بياو هداية بدا بلام نابا ما نايخوش بستي چونك أول لسر بنياتي دروية شون كسك تو علاقاتي دروي لقلا دروس كي شون هداية صدق اللي وراء وعدك كاتبة أو كسب ممكنة نك ممكنة يعني زوريني كاتوهاي أزنشي يعني أما سائلنا تجربة زور مهمة وقرنجتيا استا جنس خوي نابينته وأسوي خوي مثلا مستقبلي خوي نابينته ورا سيري مستقبلي خوتك يان باكسك لسروترة توزي أوا سيري خوارا وأكا شتي زور سير أبينه يعني قناعتك من جوريكم هي ناو لنا جوري طلاق باشا يعني حفته هي أجات السي طلاق كات بخوا هم يجنجن باشا بوه وكاري شيء يعني من خوم بو خوم زور كات بدوي هو كان أقرب يعني جانب الشهوة كان عقلي إنسان كان لبك خستوه لبروا الشهوة وعقل بيك وكونابته والدعوة ودين عقله الشهوة تيجي غير عقله بيك وكونابنه مش قاريشم أويا شتي وقد نكري ما صاب ساري زوج والله تجيب كين بو خوش استخوا ظالم بسر خوش استي غير خوا والله مسألة خوش استخوا نزل لتشيو لقلطانا أرسكم نقطة زور قرنج بس أوتها مو باسكم هيش تجنية بقدر سجدة بردن لخوا ونزيك كاتو هيش تج سنة جيبة جكردن لخوا وزور نزيك خوش استخوا لناخته زور قورك زور قرنج إنسان لمسألة خوش استخوا زور سربخات السرزوي آخر أم سر زور برزة طوابي عقل إنسانيته باشا بو كسي ناخم سرزوي نبو مادة نبو حزب نبو بار نبو كس بلام لبردم رب العالمين كاتك النبي أكري زور كوري ولو كاتتو زور نزيكي لأخواه داواك أخواه درقال لي بكاتو كاتك وان نيوجا كيت أكرم عن نبي لإلهي نامية قصيكي هي الله يا ربي پروردگارا إلهي يعني معناها قصة كمان نصي قصة كنية على شبكم للرؤية كالرؤى كاتا قبلة بلام ضلك أجا إلى قبلة نية دي خوايا أم ضل الركرة قبلة أوجرنج كاتا كتو الرؤى أتي تسر برما سر خيدا سر سجدة بلا خوايا خو أما بظاهر من سر مختص سر سجدة دي خوايا سري ضلم بخير سر زي سري ضلم بخير أو سجدة أما كورية إن جاء
چەند لەگەڵ خۆتا دابنیشی چەند بەجیا خەڵوت بکێشی دەرگای زۆر گەورە لە ناسینی خۆیان بۆ ئەکرێتەوە لە معریفەتی خۆیان بۆ ئەکرێتەوە بەس بێت چونکە ئینەکان زۆر و معریفەتی خۆش زۆر گەورەیە پیا نازان لەکوێوە دەست پێ ماسە زۆرە لە پرسیارەکان بەلاقەی دەڵێ ئایا حرامێنە یان دەڵێ پێشەوە بچێ داوای بچێک بۆ مەسەلەی خوازبین پێشەوە بچێ قسەی لێ بکەی ئەو قسەکردنە دروستیانە ئەو لێ حرامی حەڵال دەکەشی یەک ملاحەزەی بچووکتان لەوە ئەدەمێن ئەگەر کەسێکی متمانە پێکرا و لەو نێوانەدا هەبێت دروستە متمانە پێکرا و برای ئافرەتەکە ماوەسای ئافرەتەکە یعنی کەسێکی متمانە پێکرا و لەو نێوانەدا هەبێت بۆ گەیاندنی ئەو دوو کەسە بە یەکتر هەر کەسێکە کە وەسیلەی ئەو کەسەیەکە ئەو دوانە ئەگەیەنێ بە یەک بەڵام ئەوەی خۆت بۆ خۆت قسە لەگەڵ ئەوە بکەی چه فائیدەیەکی یعنی چه نەفعێکی هەیە ئەگەر مەقسەدت خوازبێنیە ئەهلەن وەسەهلەن قەی ناکە بەڵام ئەگەر مەقسەد خوازبێنی ئەتەوێ خۆشەویستی بکەی خۆشەویستی ناکرێ یعنی ڕۆژێک دوان سیان قسەیەک دوان 10,000 تەلەفۆنە 100 تەلەفۆن ها چەند کارت نازانم ناکرێت لەبەرەوە ئاگاتان لێبێ ئەو بابەتانە ئەبێ ئینسان زۆر تون بێتیایە بەرامبەرەکە حتا ئەو کە ئافرەتە ئەگەر بێتە خێزانی تۆ ئایا ڕازی ئەبی کەسێک قسەی لەگەڵا بکە پرسیارەکەم یعنی کەسمان ڕازی نین طبیعەتی پیاوە هەیە ڕازی نییە ئەی باشە چۆن ڕازی ئەبی یعنی تۆ کە ئەبێتە خێزانی تۆ هاوسەری تۆ چۆن بە حرام قسەی لەگەڵا بکە نابێ بهێڵی وەکو مەجنون بن ئێوەش وەکو لەیلا بن پرژی چاو مهێڵن لەکە بکەوێتە سەریان یاڵە بەڵام مامۆستا دەڵێ کەسێک بەلانی بەرامبەری ڕابوار بێ سزای چیە لە قیامەتدا گوناهەکەی چیەوە ئەو سزایەکە درێت سزایەکی زۆر معنەوی گەورە لە مەسەلەی گاڵتەکردن بە هەستی ئینسانە طبعاً ئینسانێک ئەگەر ئینسانیەتی هەبێ زۆر لەوە ئەترسێکە بە بەرامبەرەکەی ڕابێت چمێر چمێ فەرق ناکە چونکە جاری وا هەیە لە ڕەگەزی مێ بە نێرەکان ینی جۆرێک لە گاڵتەکردنەوە هەیە لە نێرەکانەوە بەرامبەر بە مێکان فەرق ناکە لە هەردوو لە چەند ڕوویەکەوە بە باسیکەم لە ڕووی ئینسانیەتەوە ئەم کەسە چۆن توانیوێتی یعنی لە بەرامبەر ئینسانێکە خیانەت بکە هایان گاڵتە بە ئینسانێ بکە لە ڕووی نیشتیمانیەوە بڵێم چۆن کچە کوردێک چۆن کچە کوردێک توانیوتە کە خیانەت بەرامبەری بکەی لە بەرامبەر دینیە باسکەم باشە تۆ کاتێکەوە ئەمریت پرسیارێکە لێ ئەکرێ ئەرێ ئەم ئافرەتانە چی تۆ بوون ئێوە ئەرێ ئەم کوڕانە چی ئێوە بوون خەڵکی موسڵمان نێرینێ موسڵمان مینێ موسڵمان تۆ ئەڵێ خوشکم بوون تۆش ئەڵێ برام بوون خوشک و برا لەگەڵ یەکترا چۆن خیانەتەکە زائیدی ئەمانە خیانەتی بەس لەم ئافرەتە نەکردووە لە برای ئەم ئافرەتە لە خزمی ئەم ئافرەتە لە کەسی ئەم ئافرەتە لە ماڵێکت کردووە لە بنە ماڵەیەکت کردووە لە بەرەوەی عقابی دنیاییش تون بۆ عقابی ئاخرەتیش تون بۆیە پێویستە یعنی ئێستا ئەم نظامی کە ئێستا هەیە نظامێکی زۆر گەوجە بۆ چونکە ئەو کەسێک کە خیانەت ئەکا ئەبێ ئەو کەسە تونترین عقوبە بدرێ بەڵام ئەو وەکو بەرزێکی بانن بۆی دەرەچێت کێ عقوبە ئەدرێ زۆر کات ئافرەتی داما عقوبە ئەدرێ لەو نێوانە لەبەرەوە زۆر ضرورە ئەو مەسئلەتان ئاگا لێبێ ناختان وجدانتان قەت نابێ ڕێگە بدە ئەگەر ئینسان کەسایەتێکی بەرزیە بێ یان ناسینی خوا ترسانە لە خوا مراقبەی خوا و هەر لێ بکە بە هیچ شێوازێک نزیک نەبیتەوە لەوەی کە بتەوێت کەسێک بخەڵەتێنی و کەسێک بە فەتارەت و بە فەوتان ببێ مامۆستا پرسیارێکی تایبەتە بە کۆلێژ و پەیمانگە و شوێنی خوێندن دەڵێ لە ڕووی تێکەڵاوبوونەوە تێکەڵاو دەبن ڕۆژانە تا چەند هەڵاڵ پرسیارێکی شارە و کەس کردوێتی دەڵێ گۆڕینەوەی نامە لەگەڵ ڕەگەزی بەرامبەردا تا چەند دروستە بەڵام بە نیەت پاکی سەبارەت بە یەکەم طبعاً ئەم زانکۆ و ئەم تەرتیبەی کە ئەمڕۆ لە زانکۆیە هەیە دەستورێکی دینی نییە دەستورێکی دینی بێ ئێمە نێرومێ قەت تێکەڵ ناکەین لە کولێکیشە دایان نانێ ئێستش لە دووە لای یعنی خەریکە بەرەو ئەوە ئەڕۆوە لە خودی بەریتانیایە پار ساڵ سکۆڵ ئیسلامیک بوو بە یەکەمین